لەم ساڵدا و بەهۆی ئەوەی وەرزی دابارینی باران لە کاتی خۆیدا بووە و دوانەکەوتووە بەڕشتی بەرەمێنانی دانەوێڵە بە تایبەتیش گەنم لە سنووری ئیدارەی گەرمیان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو زیادی کردووە. هاوکات لەگەڵ دەستپێکی وەرزی درێنەکردنیشدا جوتیارانی گەرمیان داواکارن لە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان لە کات و ساتی خۆیدا بەرەمەکانیان لێوەربگیرێت و بۆیان ساغ بکرێتەوە. داواکەی لە حکوومەت هێرێم کوردستان ساڵێ بە لە مانگ ئەو سایلۆ بکەن و گەنم بخەنەتی سیارە نەوسێ ئەوەی سەدە گەنون دەوەکەن گەنمەکەمان لێ وەربگرن وەریەک و پیاکی و قیمەتێ باش ماشەڵە لەخواوە ئیمساڵ واریدەکەمان باشە و داواکەی لە حکوومەت هەرێم کوردستان ساولێک مامرۆ بکەتەوە تا گوێستاکە گازیان دامی نەکردوە لە بازار ڕەش ئەیکڕین زۆر بەگران بەشکەم گازمان بۆ دامین کە نێمەش هاوکاری جوتیار بکەین و تر نرخێکمان بەدانن نە ئەوان گلەیان بێت و نە ئێمەش گلەیمان بێت. سەبارەت بە چۆنێتی زانین و شێوازی وەرگرتنی بەرهەمی دانەوێڵەی جوتیاران و کات و ساتی دەستپێکی پرۆسەکە کورسات نیوز سەردانی بەڕۆبەرایەتی گشتی و کشتتوکاڵی گەرمیانی کرد وتەبێژی بەڕۆبەرایەتەکەش دەڵێت ئامادەکاری تەواو کراوە بۆ وەرگرتنی گەنمی جوتیاران. ئێمە دەستمان کردو بە دەستنیشانکردنی ئەو فەرمانبەری تایبەت هەروەها شوێنی وەرگرتنی گەنم و ئینشاءڵڵا وەکو پێچێت وەکو ساڵانی ڕابردوو لە سەرەتای مانگی ئایندەوە دەست بکرێت بە وەرگرتنی گەنم لە جوتیاران. بە نسبەت نرخی درێنەکردن دەستنیشان کراوە لەلایەن لوژنەی چارەسەرکردنی کێشە کشتتوکاڵەکان لە گەرمیان بە 40,000 دینار بۆ یەک کاتژمێر. بە پێ ئامارێکی بەڕۆبەرایەتی گشتی و کشتتوکاڵی گەرمیانیش کە دەست کورسات نیوز کەوتووە لەم ساڵدا و لە سنووری گەرمیان ڕوبەری زیاد لە 392,000 دۆنم زەوی کشتتوکاڵی بە گەنم کراوە لەگەڵ 104,000 دۆنم زەوی کشتتوکاڵی کە بەجۆ کراوە. لەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو جوتیارانی سنووری ئیدارەی گەرمیان پێشوازی لە وەرزی درێنەکردن دەکەن و دەژڵێن ئەم ساڵ بەرهەمەکانیان زیادی کردووە لە چاو ساڵانی تردا. داواکاریشن لە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان هاوکاری زیاتریان بکەن بۆ ئەوەی بتوانن بایەخی زیاتر بە بەرهەمی ناوخۆیان بدەن. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، دەشتی بنکورە.